پرسیارمان لە چارەخاسێکی خۆشەویست و هاتووە دەڵێت من ماوەی 5 مانگە قاچ و دەستم سڕ دەبێت هەر لەسەر کورسی دانیشم چونکە قاچم تەنها 30 دقە ئەتوانم لەسەری دانیشم دوای ئەو سڕ ئەبێت دایمە سەرماشمە بە تایبەتی قاچم و ئەگەر کەمێک خۆم هیلاکەم بەشی خوارەوەی پشتیشم ئازاری بە دروست ئەبێت سڕبوونەکەش زیاتر ئەبێت و تەختیتی دەماریشم کردووە و ڕۆشوشم بۆ لای دکتۆرێکی باتنی دەڵێ خۆتی لەگەڵ ڕابێنە تەمەنی ئەم بەڕێزەمان 22 ساڵە دەژڵێ فەحسی غودەم کردووە و فەحسەکەم پاکە سپاس بخوا کە پاکە هەرچەنە بەڕاستی زانیاری تەواو نەیەوە بەدەستەوە بەس ئەوەی کە دەرئەکەوێت سڕبوونی قاچەکان ئێمە هۆکارمان زۆرە بەڕاستی هۆکارەکان چەند هۆکارێکمان هەیە پێیوەستە بە قاچەکە خۆیەوە چەند هۆکارێکمان هەیە پێیوەستە بە سیستمی لاشە بەگشتی چەند هۆکارێکمان هەیە پێیوەستن بە ئەو بەشانی کە نزیکن لە قاچەوە یاخۆت بە بڕبڕێ پشتەوە کە باسمان کرد لە ڕاستیە زۆربەی هەرە زۆری سڕبوونی قاچ لە گەنجە مەسەلەی کەمجوڵەیە مەسەلەی بوونی مشکلێ لە ماسوولکەکانە مەسەلەی بوونی مشکلەیە کێشەی نەخۆشیە لە دەمارەکاندا ئەمە لێرەیە ڕاستەکەی کاکە ئەڵێ من تەختی دەمارم کردووە تەختی دەمارەکەم پاکە پاکی تەختی دەمار لە 100% ئەومان بۆ یەکلایی ناکاتەوە کە سەبەبی پشت ئێشەکەت سەبەبی ببوورە قاچ سڕبوونەکەت پشتە یا پژنیە باشترە بەڕای من ئەمە پشکنینی زیاتر بکات بۆ مەسائلی بوونی کەم خوێنی بوونی کەمی ڤیتامینەکان بزانین ئایا سڕبوونەکەی لە هەردوو لاقەکەی لە هەردوو قاچەکەی تەنها لە قاچەکانایەتی لە لاقەکانایەتی دێتە سەرەوە چەندێک ئەمێنێتەوە چونکە زۆر نەخۆشی بەڕاستی دەبنە هۆی سەبەبی سڕبوونی قاچەکە.